باستان لا نوێترین کتێبی شعری و دیوانی یەکێک لە شاعیر و قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی بۆکەم کە بێگومان ساڵانە هەوڵئەیات کە یاخود بڵێم چەند ساڵ جارێک هەوڵئەیات کە شعرەکانی کاتە نێو دیوانێکی جوان و پێشکەش بە خوێنەرانی ئەدەب و شعری بکات. لەژێر ناونیشانی تەشی بەختم خۆشەویستیت بۆ دەڕێسێ نوێترین دیوانی مامۆستا بورهان بەرزنجی دیارە بڵاوکرایەوە وە کتێبەکە بە خۆشحاڵی و گوزەرێکی کردووە بەنێو بەشێک لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستانە. ئەمێوارەیە گفتوگۆ بکەین لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و چەندین شعری تایبەتیشتان بە دەنگی ئەم شاعرە دیارە پێشکەشەکەین. مامۆستاگیان زۆر بەخێراتی. زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ کەناڵی کورتسات، بۆ هەموو کارمەندان. سپاس دووبارە بەخێر هاتی بۆ بینەران و بیسەرانیش. زۆر سپاس. اینجا تەشی بەختم خۆشەویستیت بۆ دەڕێسێ. بەڵێ. ئەمە یەکێک لە شعرەکانە یاخود هەر ناونیشانێکی جیاوازە؟ نە ناونیشانێکی جیاوازە، چکە خۆی ناونیشان هەر خۆی قەسیدەیەکە بۆ خۆی. ئەگەر تۆ توانیت ناونیشانەکە بە جوانی هەڵبشێری واتە شعرێکی جوان و ڕێکوپێکت خستە بەر دیدی خوێنەرە. ڕاستە. ئەنجامێ بزانم کە ئەم شعرە کۆکراوەی شعری چەند ساڵە؟ وا بزانم ساڵ و نیوێک. ساڵ و نیوێکە. چی هامی شعرەکان تەمام مامۆستا بورهان؟ ئەو بەڵێ ئەو کوردستانیە. من هەمیشە بۆ کوردستانیەکە نووسم. شارەکەی دیار نییە؟ کوردستانیە. بەس کوردستانی خۆی کوردستان خۆشەویستە، هەموو شارەکانی خۆشەویستە. هەندێ نهێنی ئاشکراکەم. ئەوە زۆر لێیان پرسیوم، هەمیشە وەڵامێکم هەبووە بۆ ئەوە. وتم وەلی دیاوانە ئاشکرای کرد، وتی شەم، نالی ئاشکرای نەکرد، وتی حەبیبە. ڕاستە. بورهان بەرزنجیش بەنهێنی بمێنێت. با بەنهێنی بمێنێتەوە. باشە، ڕۆژگارێکە بێ ئینشاڵڵا لە دیوانێکی ترا بزانم و کاتە ئاشکرایەکەی. مامۆستا چۆنە باجارێ بەر لەوەی کە باز لە دیوانەکە بکەم، چکە ئەم دیوانە جیاواز لە هەموو دیوانەکانی تری مامۆستا بورهانە و بەشێک لە کەسایەتی دیارەکان دیارە لەسەر هەر شیعرێک گفتوگۆ قسە و باسییان هەیە بە تەواوەتی باز لە ناوەڕۆکی دیوانەکەکەم. بەمەسە پێم خۆشە ئەگەر مامۆستا بورهان شعرێکمان بۆ بخێنێتەوە لە شعرە نوێیەکان. شانە مامۆستا فەرموو، خۆشحاڵە بین. ئیشتیهای دەستی جوانیتم گەورەی من، ئیشتیهای دانیشتنێکی بەر هەیوانی چاوەکانتم و بیستنی گۆرانی هەناسەکانت دەکەم. شانەی پەنجەکانت بە کۆڵانەکانی قژما بگوزەرێ، گۆزەی جوانیم پڕ دەبێ لە تۆ. ئیشتیهای خەوێکی گەرمی سەرسنگی قسە و ژێر سێبەری برژانگی بەزەی تۆم گەورەی من. وەرە بمبە وەکو ئاوی کانیت بم شۆرە بەجەستەت، وەرە قۆپشەی داخراوی چاوەکانم بکەرەوە و ئاسوودەم کە بە خەندەی هاتنەوەت. ئەگەر دەتوانی بیتە ناو دێڕێک لە بەختم، وەرە لە دوکانەکەی سەردڵم بمکڕە من لەوێم. تەنها چاوەڕوانی دەستی تۆم بمکڕە وەکو تابلۆیەک لە ژووری چاوەکان تا هەڵم واسە. ڕۆژانە دەبم بە ئاوێنەت و خۆشەویستی بخۆینەوە. خامەتە جوان بە مامۆستاگیان. جا پێم خۆشە بۆ ئێمە بۆ بینەرانیش خۆت دێڕی یەکەمی ببوورە پەڕی یەکەمی کتێبەکەمان بۆ بخوێنیتەوە، چکە ئەم کتێبای وەکو ئاماژەم پێکرد لەلایەن بەشێک لە کەسایەتی دیارەکان لە بەشێک لە بوارەکانە خوێندنەوە بۆ بەشێک لە شعرەکان کراوە. ئینجا سەتاوی قۆناغەکانی نووسین و شیکردنەوەکانشتان لەگەڵ مامۆستایە بۆ باسەکەین. دیارە ئەمە نووسینی یەکەم بە بڵم پەڕەی نێو دیوانەکەی تۆیە. بەڵێ دکتۆرە شوکری ڕەسوول بۆ بورهان بەرزنجی. سڵاو، هەموو بیرۆکەکان تازەیە، دەست بۆ شتیوا دەبەیت پێشتر شتیوا نەگوتراوە. هەر بۆیە ئەگەر ڕوخسار و ناوەرۆک شی بکەمەوە، ناوەرۆک بەسەر ڕوخساری شعرە لیریکەکان زاڵ دەبێ. وە کچێکی
پوز ئەستور بە گۆرەوەیەکی ڕەنگۆشتنی جوان و جوانتر پوزەکە دەڕازێنێتەوە و ئەڵهای بینینی جوانتر دەبی. بۆیە دەستخۆشیت لێ دەکەم و هیوای هەمیشە سەرکەوتنت بۆ دەخوازم. بۆ ئەم دێڕە لە پێشەکی کتێبەکە هەڵبەت ئەمە 25 توێژەری بەتوانە مامۆستاکانی زانکۆ لێرەوە چاوی هەمویان ماچەکەم بۆ هەمویان هەیە سوپاسی هەمویانەکەم. ئەوان وتویانە مەسەڵەن بۆ نمونە دکتۆر شکری ئەمەی وتووە وا منتم من گۆڕانکاریم بە پێی بۆ چوونی ئەو 25 نووسەرە لە هەموو زانکۆکانی کوردستانەوەن لە ڕوخساری شێعرانە لە ناوەرۆکی شێعرە لە زمان و وێنەدا گۆڕانکاریم کردووە. بۆیە بەشایەتی ئەوان بیرۆکەکە چۆن بوو مامۆستا شێعرەکان ئەنووسران دواتر پێش چاپکردن بەوان ئەگەێنران و ئەوان شیکردنەوەی بۆکەن؟ بەڵێ من کە دیوانەکەم ئامادە کرد قسەم لەگەڵ دکتۆر ئازاد و ئازاد کەریم عەبدولواحید کەریم لە زانکۆی کەرکووک لەگەڵ دکتۆر خالد قادر قسەم بوو. دکتۆر بە پێشنیاری دکتۆر ئازاد وتی ئەم دیوانە بدە بە زۆرینەی دکتۆرەکان چکە گۆڕانکاریەکە یعنی هەنگاوێکی تازەیە یعنی با بڵێم کودەتایەکی تازەیە بۆ بابەتە شعرێکی کوردی تازە. باشە بەڕای خۆت واتە بە بڵێم پێشنیاری خۆت شعرەکانت نرد بۆ توێژەرەکان بۆ قسایەتیەکان یان؟ بەڵێ خۆ من هەموم ناناس هەنێکی مەناسی بەڵام هەنێکیانم ناناسی ئیتر وەکو جەنابتم پرسی کێیە لە زانکۆی سلێمانی کێ لە زانکۆی بڵێن زاخۆ کێ لە زانکۆی بەڵێ لە هەڵەبجە دکتۆرە مەهاباد قەرەداغی مەهاباد کامیل عەبدوڵڵا سەرۆک زانکۆی هەڵەبجە لە سلێمانی دکتۆر محەممەد ئەمین هەورامان دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل سەرۆک ڕووناکبیری کەلاوێش کاک ئامانج شارباژێڕی ئەوە نووسەرێکی توێژێرەی زۆر بەتوانایە لە زاخۆ دکتۆر شەوکەت حازم هاجانی لە هەولێر دکتۆر شاخەوان پەشێو دکتۆر ئاوارە دکتۆر ئامانج مانە لە زانکۆی هەولێر و پۆلیتێکنیکی هەولێر لە کەرکووک دکتۆرە ئەرخەوان دکتۆرە ئازاد عەبدولواحید وتم دکتۆر خالد دکتۆر ئازاد ئەمین باخەوان شتی جوانی وتووە دکتۆر ئازاد دەڵێ ئەم دیوانە هەر قەسیدەیەکی مرواریەکی نایاب و کەم وێنەیە یانی شتی باشیان وستووە. طبعا ئەمە ئامانەتە بۆ نمونە دکتۆر وریا پێی وتم بڕ ئەمە وەکو ئامانەتێک وتی من تۆم خۆشەوێ بەڵام تۆم خۆش بوێیان خۆش نەوێ من ئەمە ئامانەتە ئەبێ هەر ڕاستی ئەکەوێتە سەری مێژووە. بۆیە ئەو گۆڕانکاریانە بە ئاسانیش نهاتۆتە کایەوە. کاتە بەس لە گۆڕانکاریەکانی شەکەین بێگومان بەس پێم خۆشە لەگەڵ بینەرانە گوێمان لە شعرێکی تر بێت چۆنە؟ سپاس. کە خۆت گۆڕی جلەکانت لەسەر قۆڵی ئاواتەکانم دابنێ چاوەکانم لە کانتۆری دڵما لەوێ قەدی دەکەن لە بیلبیلەی چاوی قەسیدەما بنوو کە خۆت گۆڕی بسکت بسپێرە پەنجەم و هەناسەکانم بۆی دەبن بەسەرین و بەڕایەخ و بە هەناسەی گەرمی تازەش دای دەپۆشن کە خۆت گۆڕی لاوی کەوسەری چاومە خۆت بشۆرە هەر لەو حەوزە دەست نوێژی عشقت هەڵگرە و وەرە لەسەر بەرماڵی پڕوەفاداری چاوەکانمە نوێژی ئەم عشقەدا بەستە. خامەت هەر جوان بە مامۆستاگیان. گەڵێ سوپاس. گفتوگۆکردن یاخود بڵێم پێدانی ئەم ئامانەتەی کۆمەڵێک لەم کەسایەتیانە تۆ شعرەکانت نووسی بەڵام لە دوای نووسینی شعرەکانەوە ئەوان قسەیان لەسەر شعرەکانی تۆ کرد چی بە تۆ بەخشی بۆ ئەم دیوانە؟ ئەم دیوانە هەستم کرد خۆشم ئاخر شاعر
دەست باڵا ئەکات لە کاتێکە توانی بێتی خشتێکی زیاد خشتێکی جوانتر ببەخشێتە ئەدەبی کوردی ئەدەبی نەتەوەکەی خۆی گەلەکەی خۆی. من هەستم بەوە کرد کە توانی بێتم شاعیرێکی دیار بم، مۆمێک بم، من ژنم کردوتە مۆمێک و قسەم لەگەڵیا کردووە. بۆیە ئەوە دەست باڵات پێدات یانی کە ئەڵێم ئەمەش بە ئاسانی نایە. تۆ لە ناو کۆمەڵێک ئاژەی شاعرن، تۆ بتوانێن پێشبڕکێیە بکەویتە پێشبڕکەیەکی ئازار بەخشە تا ڕادەیەک بە من، چونکو بۆ کەس قبوڵی نییە یەکێک لەو بباتەوە. بۆیە کۆمەلگاکانیش هەمووی لە یەکە چن. ئەنجا تۆ ئەگەر شعرێک بنووسی بۆ گەلەکەت خۆت پێی ڕازی بی، ئەوە یەک. دووەم بەرامبەر پێی ڕازی بێت. بۆ نمونەش ئەمڕۆ کۆڕی سلێمانیم بوو لە هۆڵی CDO، بەڕاستی خەڵک بە پێوەستا بوون، قەڵەباڵغەیەکی زۆر. ئەمە چیە گەیەنێتەوە؟ گەیەنێتەوە خەڵک هەستی بە شعری جوان کردووە، چونکو ئێمە بەسە شعری یەکتری دووبارە بکەینەوە، چونکە بیناکان ڕۆی تشارێکەوە، بیناکان هەمووی لەیەکە چێ گەچە بلۆکە یعنی جوانکارێکە هەرەوانەیە ڕاستە با هەرکی بە شێوەیە کە جوانن، بەڵام تۆ بێی تەلارێک دروستکەی لە شعر بیکەیتە مرواری باوەشی هەموو کچێک. من بە بارانی شەڵێم ئەگەر تۆ لە باوەشیەوە نەبارەی گەمژەیە بە دڵۆپەکانی واڵێم. ینی ئەو گۆڕانکاریە بۆ من خۆشبەختی بوو، خۆشحاڵی پێبەخشی. بگومان بابەتێکی جیاوازە و زۆر کەم ئەبینین کە بەشێک لە بڵێم شاکارە ئەدەبیەکان ئەوە بەو شێوەیە بتوان کۆمەڵە کەسایەتی قسەی لەسەر بکەن. اینجا ئەمە ببینەران بڵێم کە ئەم کتێبە لە چەند کۆڕێکە بەشێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستانی کردووە، لەوانە شاری کەرکووک، شاری هەولێر و هەروە چۆتە شارباژێری خۆشەویست و لە ئێستەشە لە شاری سلێمانی ئەمڕۆ کۆڕێکی بۆ سازکرا. مامۆستا بە ئەنجام گەیاندنی کۆڕەکان تەنها تۆ خۆت لە مامۆستا بورهانە پرسم تەنها بۆ بڵاوکردنەوەی کتێبەکە و ناساندنی کتێبەکە یاخود هەموو جارێک لە کردنی کۆڕێکە تۆ ئامانجێکی گرنگت هەیەتەوە بیگەینی؟ خۆی چەند ئامانجێکم. یەکەمی هەم ناساندنی کتێبەکەیە، گەیاندنی کتێبەکەی بە خوێنەران، چونکو من لە دیدارێکی گەلی کوردستاندا ئەو دیاریم بەخشی بە خۆم، بەخشی بە خوێنەران. وتم من تاما بێتم دیوان چاپەکەم نایفرۆشم. ئاخر کەلتوری کوردەواری وایە من کە تۆ داوەتەکەم بانگێشتەکەم بۆ کۆڕێک بۆ ماڵ بە کومیوانی معقولە پارەی چایەکەم لێ بکڕی بسەنی، معقولە پارەی نانم لێ بسەنی. فبۆیە من ئەمە بۆچینی خۆمە ڕێز لە هەموو بۆچوونەکانی شەگرم، من ئەی بەخشم ئەوەی بێ بۆ کۆڕی بەخشم، بۆ ئەوەی خوێنەر بیخوێنێتەوە بە ئاسانی دەسیکەوێ، نەک بە تەکلیفێک. من ئەوم لە ئاستۆی خۆم گرتووە. خۆش. اینجا شعری نوێتر ئامادەیە بۆ دیوانی دواتر یاخود پرۆژەی جیاوازتر هەیە ئەم جارە؟ هەڵبەتە بیا و شعرەکانە کە بێتە ئاراوە دوای ئەمە لەمە گەلێک باڵا بەستر بێ. بەو هیوایم هەمیشە خامەتەر جوان بێ. زۆر سپاسەکە مامۆستا گیان کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ مابووی گەورەت کردین و بە هیوای بەردەوامی و تەمەندرێژی و تەندروستی باش. جا من بەر لەوەی کە پشمەلای ناوبڕێک پێم خۆشە بە شعرێکی تۆ کۆتایی بەم بەشەی کورسات مەگەزین بێنین، باش نییە؟ ئەزانیم ئەمە گوێ لە شعرێکی مامۆستا بورهانەگرین و دواتریش وشانەی کوردوەرەگرین و بەردەوامەوە لەگەڵتانە. فەرموو مامۆستا گیان. هەتاکو دەگەڕێیتەوە و لەسەر قەرەوێڵەی ژیانم ڕادەکشێ، شێوەی شارم لەوانەیە بگۆڕێت و هەورە شێتەکانی ئەم ئەوینەم نەناسیتەوە ئازیزم. هەتاکو دەگەڕێیتەوە و دەست بەسەری قژی ئەم شارەما دێنی، لەوانەیە هەورەکانم پیر بن و
ژەنینی کەمانجەی هاتنەوەت باش نەبیستن هێندە شەوانە مەستی تۆن لەوانەیە هەر یەکەیان لەسەر جادەی مەراقێکدا خەوی ناشرین بیبا لەوانەیە هەر یەکێکیان لەسەر جادەی مەراقێکە خەوێ ناشرین بیان بات قسەی جوانیان لێ بدزێ و هەتاکو دەگەڕێیتەوە لەوانەیە لە برسانە بێ عشق بمرن تۆ بە هێواشی ڕێ مەکە تەکان دەگەر هاتیتەوە لەوانەیە فریای خەندەتینوەکانی ئاوازەکانم نەکەوی دنیا ئێگەر هاتی و چرای چاوی بەخت پێکەنینێ وردە وردە بۆ جریوەی عشق بگەڕێ لەوێم چاوەڕێی تۆ دەکەن